هر بو خوده موامده زدار توکه پیدا بدا سکت مکا ملکت مکا بچو بگش بسیتیا گرات میجون لگی خوینا وسته سکان بدالم هاولادی جیانا دا هنگاوی کارو بکنجه تو کابونا وریکی خواهن باشی سازوان زیمان رنگا کشی ادیل سرجانوی دیان دیگا همه دیگا همه دیگا همه دیگا همه ایوانی رجابونی گشتی روی ایوانی تنام رو بناموی دیکانوا هتا کوکی گرفتاری هتا کوکی دتا خواری هتا کوکی گرفتاری هتا کوکی دتا خواری گرات رنجی ساوه که جای خزانو منوه هر بو خوده موامده زدار توکه پیدا بدا سکت مکا ملکت مکا بچو بگش بسیتیا گرات میجون لگی خوینا وسته سکان بدالم هاولادی جیانا دا هنگاوی کارو بکنجه تو کابونا وریکی خواهن باشی سازوان زیمان رنگا کشی ادیل سرشانوی دیان دیگا همه دیگا همه دیگا همه دیگا همه هنا تمني ئادەمیزاد شتێکی نێدەرێکە ئەوە نەنابا کۆتاییە بنیان بە درێژایی تەمەنی هەوڵا و زەحمەت و ئازارە تێژێ بۆ ئەوەی بن هەیە بەردەوام کۆشتەکە و ئارەقە ڕێژێ اینجا بە سێتێرە و بەدەستک بن پەشە لەسەر تێبەرەدانی سۆ و پاریز خاو ناخاتەکەن خەڵکی وازەیە ئەوەنە لە ژیان بێئاگایە تەنانەت نازانێت چۆن بەڕێوە ئەچێ من بەو زۆرە لە ژیان تێگەیشتم هەر لەبەر ئەوەسە هەرگیز نەمیتوە لەو زۆرە کەسانە بم کە ببنێت تەنها بە تاقیکردنەوەی خۆم بگەمە حەقیقەت بەڵکو ئەوەی دەستی توانان پێگەیشت بێ سوودم لە تاقیکردنەوەی کەسانی دنی زۆر بچوو مەبەستمەوەیە بنیام لە ژیانیە ئەبێ هەم مامۆستا بێ و هەم قوتابی بێ سەرتان نەیەکێنم لەم ماوە کورتە ئەمەوێت چەند لاپەڕێشتان لە ژیانی خۆم بۆ بخێنمەوە من ئێستا تەمەنم کە خۆی لە 50 ساڵێک لە خێزانێکی هەزارا پەروەردە بووم بە هەر دەردەسەریە بوو توانیم پلەی سەرەتایی و ناوەندی و سانەوی تەواو بکەم سوی هاوینان کە بۆ قوتابی خواتیاواکان مای حەوانەوە و گەشت و گوزار و کەیف و سەفا بوو بۆ کەسێکی وەک من کە ئەرکی خوێندنیش و خۆ بەخێوکردنیشم کەوت بۆ ئەستۆ ناچارە بووم 3 مانگەی هاوینی نەستەوم و ئیش بکەم ڕۆزگار کردی و من کردم دەبێتان نەچێ ئادەمیزاد بوونەوەیەکە ئەتوانێ موعجزە دروستکە بەڵێ سانەویم تەواو کرد و لە کۆلیژی حقوق وەرگیرم پاشەوەی حقوقیشم تەواو کرد ویستم بمە پارێزەر پڕێزبینە خۆتان نەزانن پیسەی پارێزەر بەرگریکردنە لە خەڵکی کەسی زۆر جار بە حکمی پارە و دەستکەوت دز ئەکرێتە دەستپاک و چاوکوش ئەبێتە بێگوناح بە کورسی پارە کارێکە تا بەرگری لە تاوانباری دەکرێت جاوتم تا بۆم بلوێ توخنی ئەو پیسێ نەکەوم ئەنجام بڕیارممە ببمە فەرمانبەر وتم گەر بێ وەزیفەیەکەم چنگ بکەوێ بەهۆیەوە خزمەتی خەڵکی هەزار و بێسارەکەم
بەڕێزینە پاش ماوەیەک بووم بە قایمقام. ئێستا کاتی ئەوە هاتووە ناوی خۆمتان پێ بڵێن. من ناوم فکرەتە. خۆ هەڵناگرێت لەو پایە قایمقامەتی نازناوێتی ئەوەنە گەورە و قەبەی خستە پاڵناوەکەم هەر لە یەکەم ڕۆژی قایمقامەتیەوە ناوی باوکو باپیران سڕێەوە بووم بە فکرە دبەر لەو شارۆچکەیە کاتیایە بووم بە قایمقام. بەڕێزینە چی لەوە خۆشترە بنیام بەری ڕەنج و تەقەلای چەند ساڵەی بەسەی ڕۆنەچێ و لێی بخوات. پێش من قایمقامی کۆنخانە نووسین کرابوو خۆیەکەی چی بوو نەمەزانی ئەوەنە نەبێ وەک دوایی بۆیان باس کردم کەوا ڕەسوڵەفەنی ناوێت بە وەزیفە باشکاتبی قایمقام بە بریکاری کار و فەرمانی قایمقامی تێبر بەڕێوە. ئەم ڕەسوڵەفەنیە هەرچەنە بە ساڵات بوو زۆربەی ژیانی لە وەزیفا بەسەر بردبێت. گەورە و بچووکی ناوچەکەی ئەناسی هەمە جۆر خەڵکی لە محەگا بوو. عیبێکی هەبوو گیان لە پێویست ئەترسا لەوەی وەزیفەکەی لە چیت لەبەر ئەوەنەی ئەوێرا لە پێستی خۆیان بدۆڵێتەوە نەوەک تووشی جوستنێ بدێت. اینجا بەر لەوەی من دامەزرێم ئەم ڕەسوڵەفەنیە خەو و خۆراکی لێ حرام بوو ڕۆژی بە پەنجە ئەزمان خواخوای ئەوەی بوو زوو قایمقامی تازە بداتەجێت. نەحەقی نەبوو چونکە بەڕادەیەک سەنگی هەڵسوجا بوو نەی ئەزانی چی بکە و چۆن چارەسەرێ بۆ حاڵی خۆی بدۆزێتەوە. اینجا وەک دوایی بۆی باس کردم لە داخلی زوڵم و سەم بڕیار ئەهات لەمە زیاتر تەحەموڵ ناکەم. ڕەزابەک بەسەرێ پێمەکە و قایربەک ڕۆژ نییە بەردەرگام پێ نەگرێ. جوتیارەکانیش پەیتا مەزبەتە تەقدیمەکەن. من دەخلی ئەم ئێراد و مەسرەفەم نییە. گۆ لە برن نایبڕن چاویان دەریە ملیانە شێ کە تووشی موسیبەتێک هاتم چێ شفاعەت بۆ ماڵ و مناڵمەکە. دیارە ڕسوولێک بە درێژایی تەمەنی خۆی لە قەرەی سێ نادێ مەترسی لە دوازێ کێتی بەسەر ئەم مەسەلەیەوە. ئەو ئەیزانی چێ لەسەر حەقە و چێ لەسەر ناحەقە. کەسی پرسێتی نەئەکرد هەڵوێستێکی ڕاستی دروست بۆ خۆی دەستنیشان بکات. ئەو بارە دەرونیە وای لێ کرد هەرچی هەیە و نییە بیخاتە سەر کاغەز و داوا بکات. لای مەعالیتان شاراوە نییە کە مودەتی خزمەتم لە دەوایردا خۆی لە 30 ساڵەیە تا ئەلحاڵ لاموجیمێ لە بەندە ڕووی ناوە. درۆتان عەرز ناکەم کە دۆسیەکەم پاکترین دۆسیەیە. نە ڕۆژێک لە ڕۆژان ئیلفات و نەزەر کراوم نە هیچ عقوبەتێکی ئینضیباتیم تەوجیه کراوە. حەقیقەتەن لە نەزەر خەڵکیا خۆم بە مەغبوو نەزانم وەلی قەطعیەن ئیستیاءم نەبووە چونکە مەقامێکی گەورەتر مەسئولیەتێکی گەورەتری لە ئەستۆیە. لاکین ئەوەی لەم چەند مانگەی ئەخیرا تووشی هاتووم بە عومرم تەسادوفم نەکردووە. لەوەتەی قائیمەقام تەشریفی بردووە و بەندە بووم بە جێگری ئەو ڕۆژ نییە تۆفیق بەگ و ڕەزا بەگ و قایر بەگ و بەنیەکەم پێ نەگرن. جوتیارەکانیش یەک لەسەر یەک مەزبەتە تەقدیمەکەن و دا و بێدایانە لە دەست دەرەبەگەکان. چونکە ئەوەی بە چنگەکڕێ پەیایەکەن بەژێر ئاوە ئەبێت و ناودێش بە قەراری قەطعی حەیاتی تیا نامێنێ. خەڵکەکەش بەم حاڵە قایل نابن و دا و بێدایانە. ئەمە گوزەرانە مەرەزەی ناموبارەکە بوومانی خستۆتەوە لە کەسەما لە ساڵێکە و نەگوان مەسیان ڕۆژی تۆمە گۆتۆ هەرچەند بەهارمان لێ ئەمە حاڵی ئەمە
دەسەڵات چییە؟ ڕزای خوای لەسەرە. فرا کاکە خەتای خۆمانە مریشک خۆی خۆ بەسەری خۆیانەکە. ئیسراحەتە ڕەزا بەگو تۆفیق با خاوەن زەوین پارەشیان هەیە و چەڵتوو دەچێنن. بیبرەوە ئیسراحەتەکانی ئێمە ئێستا پاشێ خەمێنە پارەکەیمان هاتێ. ئەیمان هەماتی نەکەن بۆ شۆچێ. در حق بم أوضاعه أجر قبول استعفاء بكن زور ممنون بم خصوصا متأكدم قلبي ولم وظيفة يا بمين موا توفيق بقودة سودائرة كيفم آخري عمره وتوشي مصيبتك مكان وجدان وحميتش قبولي ناكات أو همو رشور تسر أو بكون لم خصوصا وشاوري همتي معالي تانم بەڕاستی پیا و هەروە ئەبێ قسە لە زار و قسە لەسان دەموباتی استیقالەکردنی ڕەسوڵەفەنی ئەگاتە دەم دانیشتوان خەڵکیش بە تایبەتی زووتیارەکان ئەیانزانی دەست هەڵگرتنی ڕەسوڵەفەنی لە وەزیفەکەی تەنها لە ترسی ئاغاکان نیە ئەو ئەوەی لەوانە ترسا سەد ئەوەنە سەڵی لە ڕق و چینی زووتیارەکانە کردەوە جا بۆ ئەوەی خۆی لەو حاڵە دەرونیە ڕزگارکە وای لە باشدانی دەست لە وەزیفەکەی هەڵگرێ بەڕێزینە ئەوەشتان لەبیر نەچێ مانەوەی پیاوی وا لە وەزیفە لە ئەنجامە هەر ئەکەوێتە بەرەی دەستدارانەوە ڕەسوڵەفەنی ئامەی تۆی کەی کاری کردن نییە ئەفەنی لە کەلی شەیتان وەرە خوارەوە بەخیرەتم تۆ لەم مەقامەیان نەمێنی دانیشتن لەم شارەیە حرامە کورە بابە ئێوە ئەڵێن چی؟ ئێمە خوازانێت تووشمانەبێت بە تووشی شێوە ئێمە لەگەڵ ڕەسوڵەفەنیا عمرێکمان ڕابواردووە بۆ تا ئێستا کەس توانێتی لەگەڵ کاڵتری پێ بڕێن ڕەسوڵەفەنی وەزیفە دەیگێرە و کێشە نییە ئاوە تا یەکێکی وەک من ڕۆژ نییە پەنجا تۆ بڵێ سەر نەخۆش نەبینم شەویشی ساحەتم نییە مەسەلە مەناخە خەڵکەکە یا نەخۆشن یا شەڕەفرۆشن گوێشی نایەمێ جناب نەخۆش لە زووتاو سێبەڕۆ حەیاتی لەبەر بڕیون دەفەرمون ئێوە جیهەتی تۆبین مەیەڵەن مەرەزە بکرێ با نەقسێ لە زووتاو گرانە تا کەم بێتەوە ڕەسوڵەفەنی ئەوەتەی دنیایە لە دووتا هەیە ئەمە مەسەلەی عیلمە لە تۆ وڵاتێکم پێ بڵێ لە دووتایتیا نەبێت لە هەر شوێنێ زۆنگاو هەبێ مێشولەی ئەنۆفێلت گەرانێتەوە واز لەو قسە قۆڕانە بێنن مێشولە چێتی بەستە لەردووتاوە ئێستا ئێمە بۆ نهاتووین ڕەسوڵەفەنی لە کەلی شەیتان وەرە خوارەوە وازە ئیتیعفا و نتەعفەر بێن بەسەری ئەولەم لەم خوژێ ناهێڵم بینێرێ ڕەسوڵەفەنی ئێمە باو بافیرمان تێکەوە بڕاونەتەوە وەنییە ڕاستە فەرموون لاکن مەسەلەی لزوم ناکە بابە ناوان دەنگ و نەیەمەدەن ئەرێ ئەم ساڵ سەڵتوک نەمە لازم بابزانی لە بەسامرین نابێ نەبۆ تۆ و نەبۆ ئێمە جوان نییە مەگە تو سەری خۆ واز بنە باوکم وەزیفەم پێ ناکرێ عیبە جەناب عیبە ئەگەر ئێوە ئیستیعفا بکەن خەڵکی چیمان پێڵێ پێمان دەڵێ لە خوتو خۆ ڕایی تشکەلی کرد بەغیرەتم دنیا دەمان لێکاتەوە هەزارتانم تشە دەمان لێن باشە تۆ ڕازیەبی جەنابی ڕەزابەگ و قایربەست کۆنە بەرتانی خەڵکی نا هیچ نییە مەسەلەکە عیلاقەی بە وەزیفەوە هەیە ئێمنیش پیر بووم و بەبەرمەوە نەماوە ڕەسوڵەفەنی بە قەبری باوکم ناڕۆین هەتا قسەی ئەسەحیمان لێ بێت یا زرخ نییە نا ڕەسوڵەفەنی
لەو پیاوانە نییە دەست بە ڕۆمانەوە بنێ. نەخێر نەخێر. الحكم لله الحكم لله بەڵام توزات و سیفەتی خوا مەسەلەی گۆڵبڕین لای من مەکەنەوە. یا زۆخ نییە ڕەسوڵەفەنی وەزیفە وەزیفەیە و گۆڵبڕینیش گۆڵبڕینە. هەشت حسابی خۆی هەیە. ڕازدەکە چونکە ڕەزابەت ئەیزانی چۆن بزماری خۆی داکێ پاشان پەشیمانیەکەنەوە. ڕەسوڵیشدان لە دەنیا ناچێ و ئەزانێ ئەم کاتێ بێژەرکاتە نییە. ئەمڕۆ بێیاس بەی مەسەلەی شەڵتوکاندن دێتە ئاراوە. خۆ هەڵناگرێ هەرچەنە ڕەسوڵی سەرچنۆک بوو بەڵام لە ترسی جوتیارەکان ملی بۆ ڕەزابەت و دەسەودایرەکەی نەئا. دیارە نەقار بەبوو نە ڕەزابەتیش هەروە بە سوک و ئاسانی دەسەڵ ناگرن. ئەوانی بۆ بەرژەوەنی خۆیان هەرچی نەشتێ ئەیکەن. ئەوە بوو هەر لە پاس چەند ڕۆژێک دەستەکەیان ئاشکرا کرد. ئێستا کورت و مختصر نیازت چییە؟ هیچ نەبەخۆ. چۆن؟ لە تۆ وایە ئێمە ڕەنجبەری باوکە تۆپیوی تۆین وانە؟ استغفر الله استغفر الله قربان. والله من نيتي خلافم ينا والله. ڕاستنکی ئێمە مانگێکە لە گۆڵبڕین بۆتەوە. بەناخێری ژیانیشت هێشتا قەراری گۆڵبڕینە نراوە. بەگەم ئەم هەویرە ئاو زۆرە کێشێ. مەسەلەکە هەروە ئاسان نییە. چونکە کۆمەڵێ خەڵکی تر هەن زەوێ عیلاقەن و ئەوانی هەواڵە بە گەواڵەی ناوێ ڕەسوڵەفەنی. یانی یانی والله جناب. باشەویرە دەست نەناسێت تۆ باش مەناسی. من لەو کەسانە نیم فەڵخە کۆنێشی وەکو تۆ قەشمەریم پێ بکە. ئەیکەی باشە نایکەی ئەو کەم بەپەنگ تێگەیشتیت. بەس تێگەیت لەو ڕۆژەوە ڕەسوڵەفەنی و خاو و خێزانی لە ترسی ڕەزابەت زەندەقیانەچێ. شەو ڕۆژ خەو و خۆراکیان لێ حرامەچێ. وای لێ هاتبوو خۆی بەسەرێک ژنەکەی بەسەرێکی تر ئێشتیانەگەت. وەک دوایی بۆشتان باس کردم لەو ڕۆژانەیە ڕەسوڵەفەنی نەی ئەوێرا دەوانی دائیرە بکە. کەسی لەو کاتانە هەواڵێک بڵاوە بێتەوە هەرگیز بە خەیاڵی ڕەسوڵەفەنیان هات. ڕەسوڵەفەنی ئەم بەخێ تازێمان بواتەوە. ئەوەش معامەلەکانە تەواو بووە. بەڵێ باش. لای خۆت توانێت جێبەجێیکە. بەڵێ. باوکە کەمی. دەست برا
خوا بەخێر بێ بەخێر بێ یاخوا جارە گەندە و تازە پێگەیشتووە یا تەسەووڕ ناکەم تازە دەرچووە فکرت فەوزی بەڵێ بەڕێزی نەسیکەر فەوزی پاس ئەوەی فەرمانی دامەزران دەرچوو بەرەو شوێنی وەزیفەکەم کەوتمەڕێ تومەت بەر لەوەی من کۆمەڕێ هەواڵی دامەزرانم بە ناوچەکە بڵاو بوو بۆ ئاغا و بەگزاکان هەرزوو تاقیبێکی باسی ئەسڵوفەفتان کردبوون کەمال بەگ ناوێت شارەزای ئەم جۆرە کاروبارانە بوو هەرچەنە کۆلیژی کست و کاڵی شوێنە بوو بەڵام چونکە بە بنەتە بەگزا و ئاغالەر بوو حەزی بە کاروفەرمانی دەوڵەت نەکرد لەسەر ڕێوچەنی باوباتیوی خەریکی کست و کاڵ بوو بە کورتی دەستە و دایرەی تۆ تێغبات پێش من هەموو شتێکیان لەبارەمەوە تاقیب کردهبوو بۆ مەبەستی خۆشیان تەنها ناوێکیان نابوو عتبای لە قایمخانێت وەزیە ئێمە نیامە چۆن ێڵە مگاتەوە بۆ چۆن ێڵە مگاتە قیاعی خۆم چی ئەی من هەموو شتێ بەرمەدەداوان مانای خۆم چی قایل باش بەستەری تۆ بیرێ بەمەوانێت فەرموو السلام عليكم كما كمان باك يمكن انك جانتي قابل اليوم العصيبيه بس سريع وهروني بلي يكدو اصل فكن ساكت باشا كل شيء اي نعلم لك عشرتك عشرتي شي رزافه شاري تازخني طاوكد اما انا بدلنيه شاری ئەو نوع مەقامیان لەوتووە زاران کەسی خانان و جاغدان نەبوایە و سەر بە عەشرەتێکی ناسراو نەبووە نەئەکرا بە قایم بخە بەستێت تازە کوورەیە قایل باش سەراو کە تەنگ بوو بە تەڕی لە قاڵە بەیرێ نییە دەم خۆش ئەوەی بۆ ئەو کراوە بڕوا ناکەم تا ئێستا بۆ هیچ کەسێک کرابێت ئادەی دام چۆن خوا هەڵناگری ئەو ڕەحمانبەر دەستی بەڕوومۆنن نمود الرحمن باك تبعد أشوف نمود الحقيقة مثلا كم تيجان وتي ماما ليشيا بالرواب كان دزبة كليلي خانوكيا هكا إذا كمان باك هيك قواتوا بس باك أي قوية شروجة من مشغول يشي باش بد بالي دوتاشي كاشانم لمالي خومن دس خوش مالي رتابجيش دوتاشي عن تيكان هي أواني شك باشا بلام قول وابو الرحمن بجيش قنفكان بنيري أمانة بهيز ناسي شت ويا بيان قايل بي قايل بي وزياتيش قايل بي غاش بو قايل باك يو الرأي وابدان اللي مالي بوشيا هل فرشي كاشاني راخد بي كي نوتي نصلو فرشي لو توقي وأكيد شبد كم نوعانا فكوتن بناري خوانا قتانا جمعك جوك عمري بسبيعش لا حقوق درشو باوشي متابشي أو بمناسبتش نبيت أنا أخوات أخوائش من باشا قاربك عيبي تريه شيء ياريناك هيك دستي شكاو پیاوی پیاوان نییە لە ژنی شینێ هێنا برای نییە دوو خوشتی هەیە شویان کردووە قاربەک زاوایەکیان سەڵتە درووە و ئەوی تریشیان بەقاڵ سەیری ئەم نەجیب زایەکەن حەز لەگەڵ تۆ مەزاقیش ناکەن تۆزێکیش کەم دووە ئەمە کەمال بەس
ئەبێت دابایە دیدەمە ناوانیە کوڕێکی تابڵی قۆت بۆ نمونە کەڵەگەتە باڵابەر حی کەمال بە من پاڕۆ کەمال بە من کارەکەری خۆم نادێت لە خزمەتت گوتیکانە بەخۆ مادام ويلي هات الحكم لله بقى مشيان هذا سلم عرافي قرار وايا دوس بي قرار وايا دوس بي بقاتج انجام من وايبا معقولة زانم شين بفيديو زۆر ڕۆژی هەینی بوو پێچوار ئۆتۆمبیل بەڕێو کەوتە بوون قار بەبوو کەمال بەبوو ڕەزا بەگ خۆیان تاسوزوزدا بوو دابەز کۆمەڵێکی خەڵکی ناوچەکەیان لەگەڵ خۆیان بەڕێخستە بوو هەر لەگەڵ گەیشتی نەجێ بوو بە هەرا و زەنگا و دەهۆڵ و زۆرنالیانێک پاک ساحەبی خۆی نەناسیەوە قار بەبوو کەمال بەبوو ڕەزا بەگ دەستیان خستە ناو دەستم ئەوە نەمزانی نەوینە کەلوپەلەکانم فرکانێک بوو کەس نەیپەرژایە سەرتا بەڕاستی بەڕێژینەکە ئەم تیمەنم بە چاوی خۆم بینی تەواوی ئەو بیر و ڕایانەی لەسەر ناوچەکە بنیاتم نابوون فەریق بوو هەرەز بێن پێتان سیر نەبێ کابرایەکی تازە دامەزرا و بە چاوی خۆی ئەو تەبای و ڕێک و پێکێ لە بینی دووتار و ئاغا بینێ زۆر سیدا هەڵەوەستێتەوە بە هەر حاڵ گەیشتینە شار و لە خانۆکەی ئەو ڕەحمان بەگادا بەزی بۆ ڕۆژی دوایی چوومە سەربی فەرمانبەرانی دایرە لە پێش هەمویانەوە ڕەسوڵەفەنی بەرەو دوا خۆشهاتنێکی گەرمیان لێ سەردەم ئەم نەزانی ئەوە تۆفیق بەبوو سەماعەت ئەیانەی بێنە خزمەتت بڵێ باس بخير بي هذا قربان خير ترتاو بخيرات يا قربان باش بخير بي بخير ترتاو مرحبا قربان خيرات تشكر لك خيرات بخير يا أخوان خيرات ترتاو فرمو يا أخو بخير بي تشكر تانكم قربان هل نقطانية لإيه مورية لأبي لخصوصا حفو بي نعم بعكسه جعل اللزوم معنوب ممنون بقم جنابي توفيق باق جوني نيبرجع لقم أنا بيت خدمتان جاء أمروز بوي تشريفي أنا تاب خيرات انتانك قربان مشرف بهاتم بحكي قربان هذا تشكر ذكي أي راسي بيت فيش أوي رم كيك أم قضايا دۆشتم لەبارەیەوە بیستم بەڵێ مەسەلەن ئەیانوت خەڵکی واهەن کە قەتدا لە شەرەف و ناموزەکەن چۆنیان بۆ بلوێتی ئاچش هەن بەگم خەڵکی لەو نەوە هەن لە هەموو شوێنێ دایمپی سوودی ئابرۆ هەیە دوایەوە بەگم چەند بێ چەقەڵ نابێت ئەیانوت تەرانە و مەڕانە و تەنانەت سوورانەش لە خەڵکێتەنە چی بەگەم سوورانە سووران لە سەدەکانی ناوەڕاستە لە ئەوروپا دەرەبەگەکان مافی ئەوەیان هەبوو هەر ئافرەتێک شوو بکە یەکەم شەو بچنە لای بەڵام لەبەرەوەی لێرە لەم ناوچەیە دابوونەریتی ئاینی ڕێگەی ئەوە نەها سەردەیەک پارەی لەسەر وەرەگیرێت بەمە ئەوترێت سووران قربان ئەوەتی دنیایە شیرباییش بەژن هەر بووە جا لەبەرەوەی جەناب نەشار گەورە بووی باش ئاتی لادێ نازانین لادێی هەر وەختی خوان بە خۆڕای بەشونا شیربایی شتێکە و سوورانە شتێکی ترە بەڵێم گوایە نەخۆشی دەرزوتا و گرانەتا بڵاو بوونەتەوە و تاو نییە دەیان کەس بۆ دەردە نەمبن نەموت ئەو ناڕەسانانە لە ژێر و کنیسیاکە چاوتە لێ قوربان تۆ جەبارە چۆر و ڕەشەی ئاسیان ناناسی
لەبار مەگریسی وەکو خۆیان کافر بێدین هەر نەوەیان نییە بە قەبری باوکم هەر ئێمە لیان قوڵەکەی بەگم ئەلحەقی مردن هەیە دەردی کوشندەش کارین دا خصوصا ئەم ناوچەیەش موقعەکەی وا هەڵکەوتووە ئەو هەوای ناسا لەم تووتا و گرانەکە لە شوێنانی زۆرتر بەگم دەسەڵاتنی زەوێکی نشێ و ئەو تاپەنگە خوان ئەماش نە لە ئیرادەی تۆ وابزانم نە لە ئیرادەی هیچ کەسێکی ترانی پاشان خەڵکەکەش فەقیر حاڵن خواردنی باش ناخۆن بەگم لەبەرەوە جسمیان مەناعەتی نییە و تەحملی میکرۆب ناکەن ئەوە بەڵێ قوربان دەدەن جەمالە شۆر و ڕەشەی ئاڵسا هێچگار واش نییە هێچگار واش نییە بەڵێ جارها زۆر بوو بەڵام ئەوە چەند ساڵێکە کەمی کرد خواش هەڵ ناگرێ ئێمەش درێغیمان نەکردووە و بە هەموو نەوعێ فێریانەکەین محافەزەی خۆیان بڕوا بکە تەنەها جار پێماوەتون پێویستە خواردنی باش بخۆن بابە ئەی خۆن نایخۆن کەیفی خۆیانە خۆی ماشپەزی باوکەوان نین ئەگەر دەستێ پەشا ئەگە سادێ بۆ جەمالە چۆر و ڕەشەی ئاسنگەت بکەین کەتەوە لەگەڵ ئەمانە فایل نییە لەوەزی کەم زیان گریت بووە ئادەمیزاد لەگەڵ بزایەتی و مردمانیە ڕاهاتووە سەرەتا لەگەڵ ئاژەڵا خۆی ڕەتان هەولیا گەزاکانی تا ئەو ژەدە تامناکانە دەستەمۆکەن یاسای شێزگار سیرە پاشان کە خاوەندارێتی هاتە گۆڕێ کۆمەڵ بوو بە دوو کەسەوە لایەک لایەنەکەی چەوسانەوە لەو ڕۆژەوە دەستی یەکەم دڕندە لە پێسی بنیانە بەڵام لەبیرێ بێ دەستی دوم کۆڵینەوە کە کۆیلە بوو تۆ خەسایە گەردنی لە بازارڕا وەک کەلوپەل تاتو سەوای لەسەرەتیا خاوەنەکەی مافیە بوو لەسەری بە پاشان کە بوو بە دووسیار ڕەنجی ساڵی کردەی خێزانی مناڵێکرا بە قورک دەرەبەکە بەڵام لەبیرێ بێ تا سۆستانەوە ئەبێ دەستەی دووەم بەردەوامە هەوڵەیە کۆشەکە خۆی خاوەنی ڕەنجی خۆی بێ خۆی خاوەنی گەنجی خۆی بێ دانستی فیزیک سەلمانی دوو شەپۆلی سارد و گەرم لە وشی ڕووناشیەیە ئەگەر خۆشی ئەم ژیانە ڕووناشی بێ ئەو دوولایە کامیان گەرمن کامیان ساردن خۆشی و بەختەوەری دنیا لە ئەستۆی کام دەستەدایە فایدەی نییە چۆن فایدەی نییە بەڕاستی من زۆر متمانی پێ ناکەم ئەم نەوعانە قسەیان تا سەرفڕ ناکەن ڕاستەکەی بەڵام لەناو ئەمانەیە تاکە خەڵکی باش هەڵئەسەون کردەوە سەنگی محەکە پاشە هوشە بە هیچ ناچێت ڕاستە قایم قامە بەڵام بەدڵ لەگەڵ ئێمەیە چێ ئەمێ وایە چێ ئەڵێ ئەمی هیچ دەرناسی وەکوانی تووشی زانێ براجان بە قوربان پارە فەرش بەر نەرمەکە ژیان لەسەر مەسلحەت بەغدا من وای بە تاگەزام تۆ تێوریارین ئەمە ڕاستە زۆر ڕاستە بەڵام هەیشە مەسلحەت ئەنێتە لاوە برایان شەرت نییە چی خوێنوار و بەم نوعەبێ کە تۆ باسیەکەی ئاخر ئەوانە کوڕی چێن زۆربیان کوڕی من و تۆ ئەون بەرفەڕەشی ئێمە ومانان قەبزاری ئەو نوع خوێنوارانەین ئەوەی ئەیزانین لەوانەوە فێر بوو ڕاست و دروست من لەم نەوعانە دڵخوردم کاکە کاروا بڕاست و گومان لە هەموو شتێکەی بەسا ناکە بنیان لە گومانەوە کاتە حەقیقەت بەڵام نەتبۆنەوە ئەی تۆ باسیەکەی برایە ئەمە شقارتە نییە دا باش گەر بێت و دای بجستێنی دەست ئەسووتێنیانە وای کەواتە ئەمە حەقیقەتەوە نییە ئیتر چی پێویستە بۆیە گومانی لێ بکەیت کاکە تۆ بە ئاوەژوو لە هەنێ شت تێگەشتی ئەتەوێ بەکردەوەی تایبەتی خۆت بگەیتە حەقیقەت ئەمەش ڕاست نییە ڕاست و دروست پێم بڵێت تۆ گومانی لە من هەیە بەڵام کە تۆ چویتە شار قسە لەگەڵا کرد مەقسەم ئەوەیە با ئێمەش دڵیابین کاکە ژیان چوومە شار قسەم لەگەڵا کرد بینیم نەمبینی ئەمە کارێکە پەیوەندی بە خۆمەوە هەیە تکال لێ ئەەکەم تێت ئەڵێم پرسیاری بێلزومیش مەکە هەر ڕۆژەی قاربەگ و کەمالبەگ و ڕەزابەگ هاتنە لام و تۆفیق بەجان پێداتانم تۆفیق بەس داوەتی کەسە
شەو میواننارێکی زۆرم لێکرا ئاغا و بەگلەری ناوچەکە هەموو لە دەورم کۆببوونەوە تۆفیق بەد لە هەمووان زیاتر دڵنەوایی لێکردم جارداری گفتی وای لەدەم دەرەچوو بۆنی مەرایی و ڕیایی لێها بە هەر حاڵ ئەو شەوم بردەنە کە چوومە ماڵەوە وام ئەزانی بە مشار کراوم بە دوو کەسەوە هەستمە کرد و زەلامم فکرەتی قوتابی و فکرەتی قایمقام فکرەتێک لەو ڕۆژە وەفانی کردوێتەوە لایەنگری هەژاران بوو فکرەتێکی جوا خەریکە هەنێ ڕواڵەتی ژیان و دەستکەوتی تایبەتی لە خستەیە بن ئەو شەوە قەو نەتوەتاوم بەو حاڵە دەرونیەوە مامەوە وەستێنێ هەستام و چووم بۆ دایرە مرحبا بكم. مرحبا قربان لو تي جناب التشريف هنا وبوينا شاورين سيري أم معاملة نبكي لا وفي تشيوية بقم هريك وقتي قول برين بسرة خاوز زوي شاورينا كانوا فلانا لا مسألة على خيبة موتية بقم سبو قولك ناهيلا زرع كاننا لبارن بحاناقنا بقم قسمي كان بعد شيء زيان هي زرعان كدوه على مرينا إنعامان لي بقم قسمي تدشان بس زيانية داي أمو أو إيشا كان كاتشي معنا لحميا خراكتها طبعا على شيء بقم خوشا نازان برنشي فلان بدستي أمعنا بيه نعلم يشكا تمرزت شيء لم نعواب كريه جارا وانا ركان لفلاوة بقم خوشا نازان شون بحالة بدور دوا ساڵنێ لە وەختی گۆلبڕینا هەڵ مەزبەتەنە نووسن و داوای مەحی مەرەزیتیانەکەن بۆ گوای ئەڵەن زەرعاتەکانمان ئاوی لێ بڕێ چونکە ئەم ناوچەیە نۆرە ئاوی هەیە بەگم جەنابیش و شارەزای مەرەزە ئاوی زۆر هەوێ بەشی ئەم ئاوەش بەشی زەرعاتیم ئەشاماتە ناکە قسمێکی تریشان ئەڵێن ئەگەر ئاو بێتە ناو دێوە خانووکانمان نەبێ بەژێر ئاو لەم تا حەبڕ و بیانوانە باشە ساڵانی پێشوو ئەم مەسەلەیە چۆن معالەجە کراوە بەگم هەر هەبووە مەرەزە هەر هەبووە برنجیش خێری هەمووانی تیا و ئەمانیش چی بەگم ڕاست و دروست ئەمانە ڕکان لە خاوەنزێریە و نازان چۆن بەهانیان پێ بکەن ئەمەش ڕەوای حەق نییە بەگم ئەوەتی دنیایە فەقیر و دەوڵەمەند هەر هەبووە خۆ ناکرێت لە بەرخاتریوانیش واز لە مەرەزەکردن بێنن باشە ئێستا ئیجراعاتی ئێمە چییە بەگم مشکلی ئێمە تەقریری دکتۆرە دابا دکتۆر تەقریری خۆی بڵێ بەگم ئەگەر دکتۆر بڵێ مەرەزە زەرەر بە سیحەتی ئەهالی ناگێنێ هیچ مەسئولێتێک نایەتە ملی ئێمە ئەمەی ئێمەش ئیجراعاتێکی ئیداریە وتم دکتۆر تەقریری خۆی بنووسێ و ببرێتەوە بەگم دکتۆر ڕەئی خۆی یا و نووسیویە برنج منفعەتێکی زۆری هەیە خواردنیەکە بۆ جسمی ئینسان زۆر بەسوودە چونکە هەموو ڕۆژێک جسم پێویستی بە نیسبەتێکی باش نیشانسە هەیە و شەوریش هەر عەینی شت جا لەبەر ئەوەی جسم قابلیەتی هەیە نیشانسە بگۆڕێ بە شەوری کەواتە ناکرێ ئادەمیزا دواتی لێ بهێنێ و بگرێ ئێجگار ضروریە نەخۆشی لە سوتار کە بە سەبەبی مەرەزەوە بڵاو ئەبێتەوە چارەسەری ئاسانە یەکەم هەر مەزقەیەک نەخۆشی لەو جۆرەی تیا بڵاو بێتەوە دانیشتوانی مەناعەت پەیاکەن و کەمتر تووشیە بن دووەم
دۆزیەوە کە نین باشترین دەرمانە بۆ ئەم نەخۆشیە و ئێمەش وەک جەهەت طبی لەمڕۆوە تەقسیر ناکەین لەبەر ئەم ئەسبابانە و لەبەر ئەهمیەتی برنج ئەبێ باەت بەم زەراعەتە بدرێ و پشتگیری چاردنی بکرێن و هەروەها نووسیبیە خەڵکەکە پیس و پۆخن گوێ بە پاک و تەمیزی ناهێن خواردنی باش ناخۆن کەواتە گوناهی مەرەزە نییە باش ئەی ئەو جووتیارانەی زەرعاتەکانیانە بێ بەژێر ئاوە ئەی ئەوانە چی بکەن بەگرن ئێمە عیلاقی ئەمەمان نییە ئەمەی ئێمە ئیجراعاتێکی ئیداری خاوەن زەویش حەقی خۆیەتی هەرچێ بچێن چونکە زەویەکی خۆیەتی هەرچی ئاویشە لە بناوانەوە ئیجاریان کردووە ئێخوا هەڵناگرێ ئەوە چەند ساڵێکی شەقەدران لە کەس نەکردووە هەر دەرعاتێکیش بوو بێ بەژێر ئاوە خەڵیان کردو دوان مەقڕیان ناوە دەبڕۆ ئیجراعاتەکەی چیەکەی بیکە حاس مێشتی بردەم ئێ خەلفەرش ناقیان نەبوو لەم ئەفەنیە دوو دڵبوون چۆن پێویست بەم قسانە ناکات خۆیەوە ئەتانوە مەفەنیە غەدر و غودور قبوڵ ناکە کەچی لەوانی تە خراپتر دەبچوو داتیرە هیچ گەڕواش نییە گریمان وایە ئەی خۆمان چی ها خۆمان چی بی قایل مەبن ئەشهەد و قسەی ڕاستانە ئەمیش نەکەن بە دەردەکەی ساڵان ها چۆن محقق تۆ پێقمەک نیازی وایە هەر هەموو زەرعاتەکانتان بە سەڵێری وایە جاکە ببێ بە ژێر ئاوەوە بیفرۆشین باشتر نییە بۆ هیچ نەبێت چوار ئانەمان لی دەزەکە داپیرە مەیفرۆشن ئەگەر بێت و بیفرۆشن ئیتر ئەوە دەستان لە بنی هەمانەکە دەنەبێت بۆ کاتە هیچ بەهانەیەکتان نامێنێ وەڵایی بە قسەتانەکەم نایفرۆش وەڵڵاهی ئەگەر کەوڵیان کردوم نایفرۆش زۆر چاک مەیفرۆش داپیرە با ئێمە بڕۆ باش بڕۆ ئاسی چەند نایفرۆشم ئەگەر کەوڵیان کردوم نایفرۆش ئەمالی تۆ مەیفرۆشە ئاغا ئەگەر نەیفرۆشین بۆچی خێرم پێەکەن ها من لە بنەوانەوە ئاوەکەی میجار کردووە دەردیەوەیەوە تە نەزانی خەیبخەمی تازە برای باوکانە پیاوە پیاو کەڵەمێردە کەڵەمێرد ئەی فەرموو هەرچیم لەدەست بێت تەقسیری ناکەم ئەیشی فەرموو برنج داهاتێکی گەورەیە و گەربێت و خۆمان بەرهەمی نەهێنین ناچارە بین لە ژاپۆنیاوە بێنین و هەرچی پارە و پولێکمان هەیە بچێتە گیرفانی بێگانەوە ئێوە عەقڵتان بەمە ناشکێ دەستێوەیە یەکێکتان هاواری لە هەڵەسێ مێش و لە خواردینی و ئەوی کە باڕێی لە هەڵەسێ چییە وەڵام ماڵەکەی ئەبێ بەژێر ئاوەوە یان باسی سێبەڕە و گرانەتە و لەرز و تاکەن وایە خەتای مەرەزەیە ئەم قسە بێمانانە قسەی خەڵکی هیچ و پوچ و هەچ و پەرچین سێبەڕۆیە گرانەتایە لەرز و تایە خۆیە کرد تاعود داکەوت زۆر بێ و بەخوایز بێ نابێ مەرەزە لەم وڵاتە ببرن ئاغا ئەی ئێمە چی بکەین وەڕم من قازاجی خۆمم ناوێت چۆن ئاغا فەرموون چیتان زەرع کردووە بە سەوزی لێتان نەکردمەوە ئەگەر وا بێ باشە ئاغا من زەویم نییە تا زەرعاتمە بێ چیم لێ کڕی ئەی شەڕم پێفرۆشی نیتە من بشکێنە و ڕەوکە
کابینە خاوەم لێ بچێنی ئاخا کاوای بوو بەشێر ئاوا ڕووکەینە شۆ ئەمانە باش لە شتەکە تێناگەن نازانن سبێنێ خاو و خێزان و گاو گۆتاڵە نەبێ بەشێر ئاوەوە ناچارە بێ ڕەو کەن ڕەو ئەگەر غیرەتانە بێ نایفرۆشن دەم خۆش دەم خۆش حەمە عەلی ئەتەوێت چی بکەیت وەجارەبا ئەو دەستێژی تۆت لەرعاتی خۆم نافرۆش تۆ مەیفرۆشە بەبزانم پەمۆکەی تۆ لە ناوەڕاستە بێ بە گوڵە بەهارە من نایفرۆشم لۆکە و کونجی و گاوخانی بە پێش ڕووکێ بێستانیش بە حەوت نەبژارکردن نە ئەرک نە عەزا لێ بەزیاو بێ ئاخا ئێوە غەدر لە کەس ناکەن آخر ئاغا سەرگەردانە بی کە ئاوە کردە سەرمەرەزەی تر ئاوایی گوزەرانی تیا نامێنە و سەرپاچێ بێتە زۆم ئەم زەویانە نەرمان و نشێوە کاو پەنی خواردەوە گوزەران ناکرێت تێبەڕوو دەرد و دووس لەولاوە ڕاوەرسێ ئەشهەد و ڕاستە ئەمە ڕاستە ئەمە هاتە ئەوان فرۆشتیان و بڕایەوە ئێوەش لە وردی خۆتان بن کەس خێرم پێ ناکە من لۆکە و کونجی و گاوخانی بە پێنج ڕوو پێکڕم ئێوە شتە فرۆشت و منی شتە کڕم پارە بە مێشولە بە قڕ و چڵپا بەزەم کاوەیەم ئێوە هێشتا زەرعاتان دووپەلەی نەکردووە هێچی مشکە پارەی لەسەر وەرەگرن بۆ تێڵا خۆڕاییە ئاواوان بە ناخێری ژیانیان فرۆشتیان ئەی من تۆ بەڵێ منێ پشتێنە و ڕەوکە بۆ شواخ بۆ لە توایە بنیان سەرکەتورە لە زەویانی شێشی هەنجا جەنابێ زەرعاتی نییە گوناهی من چێ باوکم ها من زەرعاتیشم هەیە و نایفرۆشم تۆ مەیفرۆشە کە زەرعاتەکانێ بوو بەژێراوە و تا ناچارە بی ڕۆژێ نییە و دوو ڕۆژ نییە شەش مانگی ڕەبەق چۆن لەناو قڕ و چەڵپاوە گوزەرانەکرێن من ئاو بەرێمەوە چەند زەرعاتی خۆم ئاوە گەڕێتەوە ناگەڕێتەوە گوناهی من چییە من لە پیاوەتی خۆم ئەو زەرعاتانەشتان لێ کڕمەوە وئیلا وجودی هیچتان بەیز نازانم و ئاویش بەرێمەوە چییە بێمان پێ سەری دنیا بە پوش نەگیراوە بە بیرەوەریە من وەرە ئاو هەبووە سێ ڕۆژ بەریەیتەوە شەو ڕۆژەی گریتەوە بەو تەرحە ئاو ناگاتە ناو ئاوایی و ئەم ناخۆن سەڵان لە ئەسڵێ نۆراوتە برن چۆن بەبێ ئاو ئیدارەکە دڵخوا مەقڵەبم کابرایەوە خەڵقی ناتوزات و سفەتی خوا مێشولە هەو ڕۆژە ڕێ دوور بێ ناگات ئاخرا ماقڵەبم کابرایەوە دەردی ئەوەی ئەو ساڵە لە گەرمیان مەرەزە هاتی بوو کە چی بەڕەشکە بێژوو لاگەیشتە لای ئێمە حەمالی ئەڵێم لە سبەینە زووتر نییە چۆشکاکە بابێن مێژوولەکان کۆت و زجی بکەم هیچ مەکە هیچ مەکە من هەمووی خۆم نافرۆشم تا شیریشم برکا نایڵم بناوانی مەرەزە بگەڕێتەوە ناو ئاوایی تەشت منیش ڕاو ناکەم بزانم ئاخا چیم لێەکەن ئەوە پێتان ئەڵێم خەیاڵتان خاوە لە خۆتان گەڕێن باشترە وەی لا منیش خڕستان بەسەرێنم ئاخا شۆگرە ئەوەی خاوەنی هیچ نەبێت هیچ ناترسێت قوربان ئەوەی ئێمە خەمەڵکە و حەقی خۆمان دەرێت قەزایە و ڕزای خۆی لەسەرە دەسەڵاتی ئاغامان نییە بەڕێزە ئادەمیزاد لە خەوت و ناکەواوی بەدەر نییە ئەکێت و کاری هەڵە و کاری ناڕەواز بگن بەڵام گرنگ ئەوەیە هێ لە هەڵەی خۆی بنێ دەرس و عیبرەت لە ژیان وەربگرێت من لەبەر ئەوەی شارەزایەتی باسم لە کاروباری فەرمانبەرێتیانە بوو لە نەزانینەوە ڕێگام بە خاوەندەیەتانە سەڵتو بستێنن دیارە بەم کردەوەیم بووم بە لایەنی تۆفیق بەگ و قاربەگ و کەمالبەگ لە هەمان کاتا کۆمەڵێکی زۆر دووتیار و زەحمەتکێشی ناوچەکەم لێ ڕەنجا دیارە خەڵکەکەش ناهەقیان نەبوو بمەنە بەر لێشاوی تانەوتە سەر و تۆمەتی بەرکی خواردنیش بێنە پاوە
جانخوا مەڕۆیەقە کارەکانیش بنەوە سارە پارەیەکی سعید دوای نازانی جەنابی فکرەزەر لە بریە ئیجازەی چەند دینارێکی وەرگرتووە وەڵڵاهی وەکو تۆکی سەر پێی حرامە وەختێ بۆ کودای وەشێنێ بوختانی بۆ مەکەن گوناحە وانییە باوەڕ ناکەم نەوەڵا تراوی شۆ وەرحەکە بەخوا دەرمانی بەسەر ئاو گەرە دەستیلی خۆی وەرەگرە ڕەسوڵە بەنین ئەم تەرحانە لە چیدا گێنە پێی بەسی خواردن بوون مەپارێرەوە تۆزێ لە خواب ترسن دەوەتی قاتومەتە ئەم شارە لە ماڵەوە و دایرە و ئەم دایخانەیە بەولاوە شوێنی ترم نەبووە وا بۆ هەفتەیەکە جێهێرەشم لێ حەرام بووە هەرچی هەڵەستێ باسی بەرتی خواردنی فکرەتەکە خوا قبوڵی ناکە ئەم درۆ دەلەتەیە بوختانە بۆ هەڵەبەستن فرمانە شار هەر ئەوەیە بینی ئەچمە دائیرە و هەموو شتێکی تێگەن مرحبا قربان رسول الله مرحبا بقم چی رسول الله چی قوم چی خواه کاری سيدي قربان زور ممنون فرمودنش ممنون بقم قسم لخزمتانا هيا ئێوە فەڵتان بەسەرمەوە هەیە و پیاوەتی ئێوە لە حساب نایە بەگم ناچارم ئەبێ پێتان بڵێم بەگم هاتەنە پێڵاوەکانی مادەکەم لە ناومان دەرنەچێجینا پەتێنی ئەم دنیایم پێەکەن بەگم ئاحەی ماڵ و مناڵم ڕجالێکم ناومێنە طبیعی بەگم تۆلۆ باوەڕای من دوژمنێ بم بعكسه تۆ دۆستی عەزیزی من بەرقەرار بن مەمنونم قوربان بەگم قسە و قسەڵۆک زۆرە ئەوەی دەرهەر دەرابتانە وترێت ڕووی مەجلیسی نییە بڕوا ناکەم بەگم شتیوا لە ئێوە ناوەشێتەوە کە لەو نەوە قسانە بیستم بە نافی حەساسمە خوارەوە وەک چی بەگم درۆ دەلەسا بوختان ئەڵێن بەگم ئەڵێن لە بری ئیجازەی چەڵتوو پارە وەرگرتووە وا بۆ هەفتەیەکە چێ لە ناو شارە باس هەرباسی تۆیە بەگم خاڵکەکەش باوەڕی
بەریان کردووە و ناحەقی شات نییە چونکە هیچ ساڵێک بەبێ پارە چەڵتوق تۆ نەکراوە ئیشی ئەم ئاغارەش هەر بە پارە مەیسەرە بێت ئەوەتە هەمووی نووسەوە لە بەردەم بەڵام مۆبەتی کشت و کار چەند فەکەرێکی بۆ خێرومەتەوە ڕەسوڵەکەنی شتی وای تیا نەبۆ مەنعی بکە ئەسکر قوربان موظفی کشت و کاڵ هەر ئەو فەقەرانەی بۆ جەنابر خوێنێتەوە کە مەسلحەتی خاوەن زەویەکانی کە قوربان خۆشی سەر بەوان و لە هەموو شتێشە حەسرەکێ نا بەڵێ بەگەم ئەمە حەقیقەتە ڕەسوڵەکەنی زۆر مەمنونم بە فەراشەکە بڵێ کەس لێکە دوورەوە بەڵێ قوربان ئێوارەی تۆفیق بەک تەواو مامەڵەی لەگەڵ جوتیارەکانە تەواو کرد ئاوی بەردایەوە خۆتان نەزانن مەزرا ئاو درەنگ هەڵەمەزێ بە تایبەتی ئەگەر دەویستی ببێت 5 ڕۆژی دێت و شەوی شەشەم ئاو چواردەوری ئاوایی گرت و ئابلۆقەیە چی ماڵ و حاڵی ئاوایی هەبوو هەمووی لەگەڵ خۆیان ڕاماڵی بوو بە هەنگامە و حەشرێ کەسێ بەرگایە سەرکە مێژووی مرۆڤایەتی پڕێکی لە نمونەی ئافرەتی ئازا و چاونەترس و کۆڵە لە سەردەمی ڕۆمانیەکانە دەیان و ساوان ئافرەتی کۆی لە بەدووش خاوەنەکانیانە هەڵساقان لە سەردەکانی ناوەڕاستە لە وڵاتێکی وەک فەڕەنسا ئافرەتێکی وەک جاندار بوو بە نمونەی ئافرەتی ئازا و قارەمان و چاونەترسی میلەتی خۆی داخیرە دەینۆش لەو ئافرەتانەیە هیچی لەوانە کەمتر نییە بۆیە منی لەم یادەستەما پێگەی سیاوی خۆی پیاو نەماوە وەخوا حیا ناکەن ئێوە بزانن ئەو ڕۆژە تۆفیق بەک چی پێکردن ورتەتان لە دەمەوە هات دەسەڵاتی ئەڵغامان نییە باپیرەجان گشت داوایی بۆ بە گۆلە مەرەزە خۆزگایەکێک تانمەدی لە پیاوچیە کورە بەسە حیات عەزی هەیجەحی دەتینە توخوایەوە ناوی خۆتان ناو پیاو دەگداوە چێن و هەلا بن بۆ پیاوێکن السلام عليكم دافيرة توخوا ئەمانە پیاون دافيرة خۆتە زانی تۆفیق بەگە و پیاوەنیە بەڵام بری ئەمانەش وەک تۆ پیاو بوو نایە ئەمە عەلی گیان ئەڵێ چی سەژمانی ڕەبەق لە ناو ئاو قڕوری خەیە گوزەرانەکرێ هەفتەیەکی تر نابە ئاوای لە ناو ئاوە نخڕوە بێ ماڵ و حاڵە مێنینەوە کورەوەرن تەدبیری حالی خۆتان بکەن بابنێش کاتی ئای سەرحێو لای چییە دوایەکتان خستە بکەن بە یەک ئەوەی لەگەڵیشمان نایە ئەوە لە ئێمە نییە حەقا بابنێش کاتین و بابنێ تەماشایەکی حاڵمانکەن دەکەوای لێ هاو هەر کەسە دەرگای خۆی خۆم بسات هەست خۆی نەگۆڕێت کەرتان لە هەش بگرن بە گەورە و کۆڕێ ڕای کەسی نەکسات برۆ ئەندێک بابنێ
دەنێنە دوایی خۆم پێ دەڵێنەوە باشە کاتی خۆم سەرچاوە بۆهاتی دەبێت جماعتي خلقوا الصوم درولاني تناقضوا دەپیان بڵێ یەک دوانێ چەند دەنێت خلاص باش يا دوای تاوه هذا ئێوە کامتان چۆخە هیچمان فەیز الله شۆخە ئەویش پیاوی ئاغا أنا يشوي تنافسا ترتيبا نيرا لا وهي واقعة وكشف فلا يشوف جارانا تدبير بەن شاشرة لو يسكتتني بجاتجيه جمال خلف الرشيان قايم قام سرب دربقتان نية أروها وجيان واضح معي واضح ليه ما تسلم يا باشا ما دواء شينا لاي فيه ونية أمي تيجي نبيلي ئەمانی ئەمە کاری تۆ نییە چونکە ئەم جۆرە کارانە جێگا و ڕێگای تایبەتی خۆی هەیە هەمادی ئەڵێ ناگەر لە داپیرەزینۆش بۆ خاپی نەکەی کوڕی شیرینم خوا بەرداری نییە أما لا سايب اللي مدي ومن بسرعة ئەشەد و پشت و پەنا هەروە کوڕە قەت بوو لە ناو ئاوایی ئەمەرەزە بکرێ کوڕە یەک تۆز وجدانتان بێ وجدان حيف نابوا من در حقي حيف بەوە نەسوێن و قورئانە سەرتاچی ئاوایی شوێن خۆمە خەم هەتا شتاتمان نەپرسی ڕاناوەستی الله حەقتانە حەقی ئێوەیە و غەڵەتی من بەسەر شەو ئێوە بڕۆنەوە هەر ئێستا ئیجراعاتی ئوسوڵیەکە ئەرە ئیجراعات باش بەزان ڕێزەکە کەوت بەخۆ و هەرزوو بێژنێشم تێگەینا و بەرەو ئاوایی کەوتی نابێت بە کاری خۆم حاڵی ئاوایی دووکارانم بی هەر دەریا بڕیارم ما ئاو لە مەرەزەکەی تۆفیق بەک ببڕدێ لە گوندەکانی دەور و پرسیس ئاوم لە مەرەزەی قار بەگ و کەمال بەگ و ڕەزا بەگ بڕی ڕم هەڵوێستم دووتیارەکان بۆیان دەرکەوتەوە من لە بەرەی ئاغا و دەرەبەگەکانی نیم ئەوەی ڕووی یاوە هەڵەیەکە کەم سەرخەنی و نەزانی زیان کردو یارە حاڵ بەم ئاسانێ ناچێتە سەر چونکە بەرزەوەنی ئاغایان ڕووی لە نوستی بوو دیارە ئەوان هەروە بە ئاسانی دەدەڵاگرن و چی ڕێگا هەیە ئەیگرن ئەوە بوو یەکەم جار السلام عليكم سلام برقرار بن ياخوة حقيقة مدتك وأميز بين خدمتها خێرە إن شاء الله خير يا قربان خير جناب لو تي تشريفت هنا الحمد لله لنا عموم مملكتنا لمدحوتنا بولا هيجي ترد الحق نوتنا الجارم يحتاج بو ايو جوانية قصو في واتان شون كذا شلون؟ يبقى جناب خود زانی ببیری کەس نایە خەڵکی لەکەیەوە فێری برنج خواردن بوون چەڵتوک ڕۆژ بە ڕۆژ لە بازار ڕازگاتر برەوە سێنێ و کەسانێکی زۆر کەسابەتیان هاتۆ بەسەر برنج 6 مانگی ڕەبە قسە و نوخونیەکەن تا دێتە بەرهەم
اینجا ئەڵێم خەڵکێکی زۆریش پێی ماڵوێرانە بن داچی منطق ئەمە قبوڵ ناکە خوای تەبارەک وەتەعالا فەضڵی قسمێکیە و بەسەر قسمێکی ترا ئەوە منطقی تۆی منطقی منیش ئەڵێم چەند کەسێک یاری بە ژیانی هەزارەها کەسەکەن مامۆستا ئەم دوولایە کامیان لەسەر حەقن گەر خۆشی ئەم دنیایە ڕووناچی بێ ئەم دوولایە کامیان گەرمن کامیان ساردن خۆشی و بەختەوەری دنیا لە ئەستۆی کام دەستەدایە واللهی چیتان عرضکەم خۆتان باشتر دەزانن مامۆستا بەڵێ ڕاست و ڕەوان پێم بڵێ بۆچی هەتی جەناب لەوەتەی ئەم مەنتیقەیە هەیە مێشولەی لێ نەبراوە ڕۆڵە گیانگوناهی مەرەزە چییە لەرزوتە و گرانەتە و سێبەڕۆ عیلەتێکن کە داکەوتن داکەون بەڵام مامۆستا عیلەت بەبێ معلول نییە زاد خوا خڵاو بۆ ناوداریە بنیان تووشی سێبەڕۆکە اینجا کوڕی خۆم ئەڵێم لە کەلی شەیتان وەرە خوارێ و تووشی تۆتمێ پێ نەکەن دەوا بڵێ دەبڵێ تۆفیق بەگ و جەماعەتەکەی منیان ناردووە دەبڵێ مامۆستا بەڵێ قوربان فەرموو دەرگا لەسەر پشت آخر من بەس ئەڵێم دەرگا لەسەر سبحان الله ما معجزيك أعوذ بالله آقر نار البيضاء سبحان الله بعد لو ماوەیە ڕەسوڵەکەنی بەسەرێک و جەمال و فەرفەڕەتی بەسەرێکی تر لە حەقیقەتی یەکە بەیەکی خەڵکی ناوچەکەیان گیانە بوو خەڵکەکەم ئەگەر بەدەم و چاونە ناسیایە بە ناو سوورەت ئەوە شارەزایان بوو بەڵێ پاش ئەوەی مامۆستا بەدەستی بەتاڵ گەڕایە و هیچی بە هیچ نەکرد تۆفیق بەبوو جەماعەتەکەی اینجا ڕێگایەکی تریان گرت تۆ لێبووی خۆ یعنی خۆ دیت دە باشە نە وەڵڵا ناتوانم بەخوام دوو سێ ڕۆژە زۆرە میژەیە باشە بەسەرچاو ئیم ئاسپەی دووسپەی خواحافیز ئەو چلەبی ئافێ بۆ جەناب باشە بڵێ باش فەرمێ بەڵێ باش فەرموو چلەبی مرحبا سەلەبی یاخوا بەخێر بی فەرموو دانیشە سەلەبی مدەتێکە دەرناکەوی وەڵی بگم مەشغەڵە نایە بە قەبری باوکم ئەمە نەمیش و کار هەیە پێم ناکرد سەری خۆشم کوڕێت ئەهی خێرەوە هێستا تەشریفتان هێناوە بگم معلومی جەنابتە خۆ دەزانی تۆکێک بگو ڕەزا بگو کەمال بەگ دۆستی عەزیزی من باڵێ زیانیش ناخۆشە شتیش نییە چارەسەر نەکرێت هەموو شتێ ڕێوزی خۆی هەیە چۆن بگم بە تۆگێت تۆ ئەوەڵ کەزی لە مەقام هەرچی تۆ لە حاصڵا هیچەی خۆی هەبوو خەبی لە باوکم تۆفیق بگو هانی تەماتان تێ ناکەن چی ئەڵێن حاضرن بەڵێ
کەواتە جەنابیشە بۆ ئەم مەبەستە تەشریف بهێناوە. ئەی تەبێت دەرەوە. وای لێ خاوە فکر دەکەنی ئەڵێم دەرەوە. یعنی دەرمانەکەیت بێگومان قەیچەکە باڵی هیچ و بوچ شتی وا چوە نەبێت ئەبێ وابێت ئەجی ناکاری تۆ تێکبەک و تاقمەکەی بە هیچ نابێت تێخۆ سەلەتی زەرعاتی نییە کەچی لەگەڵ تۆ تێغبەکە دۆستی جانی بە جانیە باشە بۆ چونکە ئەمیش لە ناو شارە لە ناوەڕاستی بازارە دووڕی دوکان و شەشخان و لەم ناولەولاش چەندۆن و زەویەکی هەیە ئەگەرت هەیە بنیان دانەواز نەبێت لەبەر پێویستەم کارە ناپێ خوست و بەردەباز نەبێت گەرت هەیە ساوە لە کۆشی داچە لە ناز نەبێت ورد بەت یاسای ژیان پێمانەڵێ لەو پایە هەتاکو سەر بۆ کەس نییە بیرکەرەوە گرەوە مەسنەکەی مێژوو بەرەوە هاژەوەی ئیسماعیل سەلەبین بۆ جۆرە کردە دەرەوە تۆفێق بەبوو جەماعەتەکەی نەیانەزانێت چی بکەن دەمێ کەوتنە هەڕەشە و بڕەشە اینجا کەوتنە شکاتکردن ڕۆژ نەبوو دەیان دروستکەم دەتەژەنتن ناوبەناوی لە ناو کۆڕ و کۆمەڵە تا نەوتە سەریان لێ بەخبە زەیرە تێناگەم ئەم کابرایە بۆ واکە تۆ بڕی مەبەستی چی بێ یاهو زۆر سەیرە ئەوەڵجار کە هات زۆر پیاو بوو بەڵام نازانە بۆی لێ بەسەراکە بە قەبری باوکم شێتە شێت ئەگەر عەقلی هەبوایە وای ناکرد وەلی نییە تۆفێق بەت خوا خەڵکی نەبوو من تا نەبێ بۆ خوا قسە بکەن پیاو بە بێ قوبڵی داراکات آخر قەت بووە ئەو پڵەوە حیاتۆ لێمە ناکرێن گوڵە عەقلی پێناسکێ قار بە عەقلی پێناسکێ نایزانێ شەد پێ جەمالە کوێر نەیاڵم بەسەر تۆ بچێ ئەگەر جەمالە کوێری نعلەتی و ڕەشەی ئاسنگەر نەبن پیرێژنێکی وەکو زینۆ یا سوالکەرێکی وەکو حەمالی ئەتوانێت لە عاسیەما دەم هەڵێنێتەوە بەڵێ چی زەمانەیە زەمانە ناکە باوا بێت بەڵامانە ڕەها منەڵێم بڕینا لە سبەینێ زووتر نییە ئاوا بەرەینەوە بەسەر زەرعاتەکانمانە جەنابیشی لەگەڵ کەمال بەگا بڕە عەریزەیەکی چاک بنووسن و بیان بەکار بەدەستان و عەرزیان بکەن بڵێن ئەمە حاڵ و گوزەران نییە بەدەستەمانەوە قار بەک بەڵێ قزە وا بنیشە ڕۆ لە بنەوانەوە کە بەرێمەوە سەر زەرعاتەکانی خۆم هەنجا ئەوسا با بزانم جەنابی فکرەت بەک چی لە دەستێ تەقسیری نەکات فەرموو قزە تۆفێق بەت بیکانەوە ئاوی بەرایەوە ناوچەکە بەجارێک سڵەزا جەمال و قەلپەڕەشی چەند کەسێکی تر لە ناو شارە کەوتنە خۆ حەمە عەلی داتی دەچێنێ ڕۆژ نەبوو چەند کەسێکی گەڵاوپا و دەست بەبارم بۆ نێرم منی وێنەیانم گرت و بەپەلا بۆ کاربەدەستانم نا پاشان بەرەبەگەکان کە زادیان کار بەو جۆرە ناکەتە سەر دەستی خۆیان وەسان چەند کەسێکیان لێکوتن ویستیان جەمالی کوتن بەڵام بۆیان نەچۆتە منێکی زۆر سەیر و حەنتیکە بوو لە هەمووشی سەیرتر ئەوە بوو مەکە کوڕی خۆ مەکە واز بێنە بۆ ڕۆڵە تۆ حەمە عەلی و جەمالە شۆر کۆجا مەرحەبا پێم ناڵێ بە شیر دیوتن بە خوری دیوتن ڕەسوڵەفەنی ئەوانە خاوەن حەقن کوڕم آخر لەگەڵ تۆفیق بەگ و ڕەزا بەک هیچێ پێ ناکرێ
من چەند ساڵ لە مانتیقەکەم شارەزای ئەوزاعم کەس دەرەقەتی ئەوانە نایە واز بێنە. ڕەسوڵە فەنی سوئالێکە لێکەم. فەرموو قوربان. من لەسەر حەقم یا تۆفیق بەگو جەماعەتەکەی؟ والله بەگم محقق جەنابێت. ئەی کەواتە چۆن واز بێنم؟ آخر هیچێ پێ ناکەی. من چەند ساڵە لەگەڵیان ڕایەکێشم. کوڕم ڕۆژێ تێکەوتوین دەستگری بە کڵاوەکەتەوە و تۆ چی داوە بەسەر ئەمەوە؟ جا هەر کەسێ هەڵسا و دەستی گر بە کڵاوەکەیەوە ئەمە چۆنە بێ ڕەسوڵە فەنی؟ ئەبێ بۆ نابێ من دەخڵم چییە؟ شتێ گۆشتی پێ نەگرم گۆشتی بۆ پێدانێم. ڕۆڵە من تۆ وەک ئەولای خۆم سەیرەکەم ئەم نەسیحەتەم بگرە جۆ ئەجی نادەخڵم چییە بەسەرەوە. مەمنونم. باشەوە تۆ تەماشای ئەوزاعکە. لەو ڕۆژەوەی جەنابێ ئەمری کردووە لە بناوانەوە ئاوەکە بگرن. چەند جار دەمی پاسەوانەکانیان چەور کرد، چەند جار گۆڕیتن، فایدەی هەبوو؟ مهم نییە. کوڕم تۆ موظفێکی حکومی ئەمڕۆ لێرە سبەینە لە جێگایەکی تر کە تووشی جورتومێک هاتی کەس بەدایەخە دەرنایە. ئەویش هەر مهم نییە. ئەی چی مهمە؟ مهم ئەوەیە پشتی حەقیقەت بگریت. کام حەقیقەت ڕەڵە کام حەقیقەت؟ ڕەسوڵە فەنی ناکرێت لەبەر خاتری چەند کەسێک ژیانی هەزارەها بنێمەداوە. ناکرێت. ڕۆڵە مەعەز بۆ خوا قسەم لێ بیستون دەسێ لێ ناپارێزن. ئەزانم بەڵام حەقیقەت هەر لە جێگەی خۆیایەتی. خۆزگە کەلیمەی حەقیقەتی تەرگە کرد. خۆزگە کەلیمەی حەقیقەتی تەرگە کرد. کوڕم لە حەقیقەتە چێ لە حەقیقە دەپرسێ پێم ناڵێ حەقیقەت کامەیە؟ چی حەقیقەت؟ هەشتی هەستێ پێکرد حەقیقەتە. باوەڕ بێ سکتریکە. ناکرێت هەستی پێکەی بە چاو بە مێشک بە بۆن. ئاسانە خۆ کەڕکە خۆ شۆرکە تۆخنیمەکەوە سەری بە قەبری باوکی حەقیقەت. یعنی خۆمی لێجێکەم وانە؟ وەڵێ قوربان ئەوەی لە حەقیقەت ناگا گەمژێ، بەڵام ئەوەی لێی تێگا و خۆی لێجێلەکە ئەوە تاوانبارە. تێگەیشتی ڕەسوڵە فەنی؟ بۆم باسکردن و بە چاوی خۆتان بینیتان کار بۆ ڕانەوە. بە هەر حاڵ ڕەسوڵە فەنی بووە. تۆفیق بەگو جەماعەتەکەی ڕێگا نەمانەوەگرن کە زانیان کار بەو شێوەیە ناچێتە سەر. تۆفیق بەس بڕیاری یا وڵی دازانم چ خۆشکێکتان بەرجیاتووە. تخوا ئەمەدەوە دێت ئاوایی. ئێخوا هەر ئەوەی ئەوە چی بکەین؟ کوڕم چۆریکەن بۆ چۆ؟ بەم حاڵە شۆپی قایلی هێشتا پێمان ڕەوا نابینی؟ هەڵتە چاپ؟ ئاخا ئێمە بن و بنەچەمان لەم دیابراوەتەوە. ئێستا بۆ چۆ بچین؟ ساڵنیە گۆبەلێکمان پێ نەژێڕی. خوا بەرداری نییە. دەست مبارەک نەبێ. ئەمە ناوێنە ناوایی؟ ها؟ هەر چوار پێنجێکتان بە شیاکە دوو کولانە فەکتان پێکەوە ناوە ناوێنێن ئاوایی؟ فەرموو وەرنە پێشەوە خەمڕیکەن بەدار و پەردۆ لێتانەکەم و نەزاتم بەر. بەخوا چارمان ناچارە. دیکڕێ و نەیکڕێ بە ژێراوە بین. ئێوەڵەن چی؟ بە حەمەعەلی بێ بزانیەوەڵە چی؟ تەفەتەت حەمەعەلی کێ؟ حەمەعەلی آخ
ئاغا بۆ ئەمان لێەکەی لێمان گەڕێ و سەریشمان لێ مەشکێوێنە ئاغا من خانوبەری خۆم نافرۆشم نایفرۆشی ئێوە مەیفرۆشن ئەو ساقەیری عافێ دەزانن ئاغا چیل لە دەستیە تەقسیری مەکە دەکدار زێن توخوا ئێوە پیاون کورە ئەی بە حەیاتان دێت ئاغا ڕەشۆ گوڕەشە بە هیچ ناچێت کە زۆری ژاو قەواڵە بەتاڵە زۆری تانە ئێوە مەیفرۆشن کە زەرعاتەکان تاموو بەژێرەوە ئەوسازانن من زەوی خۆمە هە ئاوە ئیجارم کردووە یەکی کولانە سەجێکتان تیا کردووە دەفەرموو لێتان دەکڕمەوە بەرۆکەم بەرەت قوربان خۆت و ویجدانت غەدرمان لێ مەکەوێ چی ڕەشە خێزانێکمان هەیە ئەچەدوو ڕاستەک باش وەرنە پێشەوە هەر ماڵەی بێزن و پێتانێنێ بابە الحکم لله دار و پەردۆکەشی بکێشنەوە بۆ خۆتان و من محتاجی کولانە سەگ نیم قەزایە و ڕێگای خۆی لەسەرە دەکداوە شوێن کورە ئێوە پیاون مەکەن نەیفرۆشن ئەمەش مەکەن بەدەردی زەرعاتەکانتان ئاغا من قوبوڵمە من نایفرۆشم ئاغا من گورگەیەکی بە 1000 دینار نایم منیش ئەوە چاکە ئەوانە ئێوەم قوبوڵ کرد بەڵام هەمالی تۆ مەیفرۆش ئەوستا چاوتان بە خۆتان نەکەوێت ئەوەش باش بدادە لە سبەی لێ زووتر نییە نابێزی و هەلبەتە نەماوە یابژی تێگەستون بۆ چۆچی تۆ کە ئادەمی زادی سەردەمی تۆ کە لەگەڵ دەرد و ئازارە هاودەمی هەتا بکەی قای لە بیبەشیانی سەرمەسەری هەتا بکەی هەوڵمایی بۆ ژیانێ سر بێ لە خۆشەویستی و بەختەوەری ئەو زۆرە تۆفیقبەت زۆربەی دیارەکانی قایل سەرپاس ئێوانەی خانوبەریان فرۆشت بارگە و بنەیان پێدایەوە و ڕەویان کرد بۆ سبەینێ فەرموو قوربان من کنن لە ئیشوکاری جەنابتان نەکردووە و ئەوەی ئەو قسانەیە بۆ ئەجێڕێتەوە ئەوانە مغریزن تۆ لەبەر مەسلحەتی خۆت ئاواییەکە خستووەتە هەلەکە تەما شتی وا نییە بۆن شتی وان نییە من سەر پاچی ئاواییم کڕیوە بە کڕین ئەخێر شتی وان نییە خانوبەری گشتیانم کڕیوە و پارەی نەختی خۆیانم ماوەتێ لەبەرەوە خاڵی خۆمە ئەی سووتێنم ئاوەکەمە سەری ئەی ڕوخێنم هەر شتێکی لێ یەکەم ماڵی خۆمە با تحقیق بکەم اینجا خر جەناب ئەگەر ڕۆژێ درەنگتر ئاو بخەمە سەر زەویەکانم زەرەر و زیانێکی زۆرم لێ یەکەوێت ئەڵێم با تحقیق بکەم اینجا جەنابێ ئەو زەرەر و زیانە خاتە ئەستۆی خۆی جەناب سەری دنیا بە پوش نەگیراوە واتە سەریش ئەو کورسیە بۆ کەس نییە فەرموو دەرەوە دوای دوو ڕۆژ لێژنەم کۆ کردەوە و بڕیار ڕابوو بچین تووشتی ناودێ بکەین و لە ئەرز و حاڵەکەی تۆفیقبەت کۆڵینەوە
کاتێک گەیشتی لە ناوجێ سەیرەکەی ناوجێ کەسی تیان نەماوە ئەوەی فرزۆڵێستی هەبووە لەگەڵ خۆیان پێچاوێتەوە و بردوێتی کە ئەندامانی لێژنە چاویان بۆ حاڵەکەوت هیچنە ئەو قەناعەتەی داواکەی تۆفیق بەگ ڕاستە نابێ ئاو لە دەوێتانی ببڕێ کەچی لە ناکاو وردە وردە خەڵک کۆبەوە اینجا قربان بەو تەرحە دابیە کورە کاکە ئێمە نەمان فرۆشتووە ئاغا قسەیاڵە خاوە جەرتە قەت بارە ناکە ها عەدالەت فێ عەدالەت ئاخە تۆم و ئەوەی نەکریوە ئێمە ماوین دەفەرموو کوپیان وەردە پێشەوە با بە ڕزام بە ڕزای خوا شتە زیاترێ بێ ئەو لە خۆڵە بمنەوە نەیخۆی تاڵە ئێمە نایفرۆشین ئاغا تۆڵی سەرپاشی هاواییم هەمووی کڕیوە کەچی هێشتا چەند خێزانی تیاماوە قوربان زۆربەی زۆریم کڕیوە ماڵی حەڵاڵ و زوڵاڵی خۆمە لە سێ ماڵ سێ ماڵی ماوە پامان نەیفرۆشن من ئەو بەرێمەوە سەر زەرعاتەکانی خۆم با ئەمان ماڵەکانی خۆیان ژوورە بکەن ئەشبەریمان پێەکەی ئێمە گاڵتەچی تۆنی ناغا سەوال لە عەقلێک ئەوەی کەن لە عەقڵیتانە ئاخامەوە نابێت لەشی ڕەشێ سەرخێزانمانەیە ڕوو بکەینە شۆ بچنە شوێنێکی تر بچنە شار لاو لەنان پیاکردن بێ هەر ئیش زۆرە سەری بێ ڕستق لەژێر خاکە هەیە ئاغا نەمان کوژی ناڕۆین ماڵ و حاری خۆشمان نافرۆشین تۆ دەمت داخە قوربان نازانم جەنابتان فەرمووتان چی لە مەحزەرەکە بنووسە بەڵێ پاش ئەوەی کەشفی مەوقعیمان کرد بۆمان دەرکەوت کە ئاوایی بە تەواوی چۆڵ نەبووە لەبەر ئەوەی ناکرێت ژیانی ئەو خێزانانە بخرێنە مەترسیەوە لەبەر ئەوە بڕیارماندا داواکەی تۆفیق بەک ڕەحبس بکەین جەناب شتی وا چۆن دەبێت حەقیقەت لەسەر و هەموو شتێکەوەیە پاش ئەمڕۆ داوە تۆفیق بەک دەستی لە بدی هەمان کە دەست نەی ئەزانی چی بکە بە هەر چوار پەل تەما نەی ئەزانی بە چ نەوعێک هەمەعەلی دادرێزەینۆ قایلە پاشان کە هەر زانی قایل نابن ویستی هەمەعەلی بکوژێ بەڵام بەڕێزینە هەمەعەلی پیاوێکی کردە و لێ هاتۆ بوو هەر نەیانێرا تۆخنیشیتەوە بەڕێزینە ئەوەی زیاتر تۆفیق بەگ و جەماعەتەکەی ناڕەحەت کردبوو ئەوە بوو بە پێچەوانەی ساڵانی پێشبووە دەرگام بۆ توجارەکان خست بووە سەر گاڵی بە هەوەسی خۆیان ئەهاتن و دەردی دڵی خۆیان بۆ هەڵەڕستن کە تۆفیق بەگ بەمەیزانی هەر ئەوە بوو شێت نەبوو دەرحەق بەوە هەرچی نەشیایە پیانەوتی شتی وا چۆن نەبێت قامێکی زل و زەلا ڕۆژ تا ئێوارە ئەم هینەی کردەوە بە قاوەخانە چپاچپ لەگەڵ ئەم و ئەوە چۆن نەبێ وەزیفە بەم نەوعەت چۆن نەبێت ژوورەکەی کردۆ بە قاوەخانە زیواران بەبەرەوە نییە کەچی بێسی و دووخۆیان نەکەن بە ژوورە ئەمە چه حاڵەکە قار بک هەبێ و نەبێت ئەم هەتیوە لە تیرەی دۆم و خەراتە چونکە ئەگەر دۆم نەبێت قەت ئەمەngە بەتەن ئەم سوڵکەرانەوە نایەت کێ ئەزانێ ئەسڵ و فەسڵی شێ ئیتر خوێنەواریە هەزاری واکا بە کەڵەگا بەسەرکە آخر زەمانە ئەوەنەی پیرنە گولەیەکە بێ بربەرەکانی کەڵە مێردانەکە قەبی باوکمەوەنەی نەما با خۆم جەنابی تۆفیق بەگ ببینم جاو کاتەی بینن چۆن یەکەم بە پەنگ وەتا لێم گەڕێ
ڕای ئەمانەش لە ژێرەوە کنیانەکە لەولاشەوە جەمال و خەلفەڕەشی و هاوڵەکانیان لە ژێرەوە کەوتبوونە خۆ بەڕێزینا حاڵوا ئاڵۆدا بوو هەرچی دەمیە کردەوە ڕای وا بوو ئەم مەسەلێ ئەبێ لایەکی بەلایەکە بکەوێت پاشە ڕۆژێکیش هەواڵی گەڕانەوەی کەمال بەگ و ڕەزا بەگ بڵاو بووە ئەوانی چۆن ڕۆشتبوون چیان کردبوو بە دوور و درێژی بۆ دەسەودایرەکەی خۆیان ئەنجێڕایەوە جۆرە بەڵا ڕزاوە بکەمە بگەی شاتویان نەچرا بەزەنەوە بکەیە السلام عليكم. السلام عليكم. مرحبا. حقيقة مستدعية لكن تشبهون شيء خارج الدنيا بس وضع كما لكن قائم جي وظيفة شيء حساس بقى هو كسر بريوان عاش لكن حكم يبقى وشدك بعد شيء بقى دسيلنا على ذي بندس وبردس هذا شيء ورقيت بلکه روش تیارشونکی برای خالشی از چوبش. بلکه من دخوله بقلمون دمریشه تنعنات بقیه کش تیجرید. نعم. وضع. هذه استجي أوتومية موظفة في العمل. يوم تصورة الهزيون ويلاقي ضمن البوضة هذه. ما يبقى. لزوج شيء خصوصا على عقيدة جمال الكيول ورشيات كانت صور بقول أمانتي أو أنا مقيدا بخبر السلي أمان شيء أمانتي استعام زوجتك فكرة ففي قانون صالح الأوامر تحت التجربة ويعتبر لبدوي فتجربة إسلامية كبيرة قديمية فقد إعادة حاضر عن بداية القرآن جاء أولا أزوج نعمل العميل إمارة تستشير دولة وصلة جنابك من لحظة ما أتصل خاوش تعمل استفاق لا يستكيكوا عن رأسه وطن فرص وطن
خۆشی تەمان بەش جا چی لەوە باشترە ئەڵێم ڕەجابەش بۆ بگە بەناموسم لەبۆ لامەگە سوود فراشە ئێستا خۆش نییە ئەیکەش خۆشە با خاوەنتەڵەکە بێ ئەستا خۆشە ئای لەو کاتێ ئەمرەکەی پێێگە ڕسوڵەکەنی هەواوی ئەو دەنوباسی بۆ باش کردەوە بەڕێزینە بڕوا بکەن وەزیفەکەم بەلاوە ئەوەنە گرنگ نەبوو ئەوەی زیاتر من سەڵم لێ کردەوە ئەوە بوو لە ناچاو دەستم لێ بۆشن مالومە تەڕەشی بەوەیانزانم بەپرس لێم دوور ناکەوتنەوە پاشان ڕۆژێکی پاش دوو هەفتە ڕۆژێک لە دائیرە خەریکی ئیش ئەمزانی نموت آخری بەڕازگەڕا نەمگوو لەگەڵ ئەمانە هیچی پێ ناکرێت ڕسوڵەکەنی مهم نییە مهم ئەوەیە ئەوەی لە ئەستۆم بوو کردم آخر چۆن ئەی وەزیفەکە هیچ دی آخری بەڕازگەڕا ئەوە خۆ ئێوەشیان کردێتەوە بەجێگر بەڵێ خول بەڵێ مادام وایە من ئەمڕۆ ئینفیکاکەکەم محەقق لەسبەینێ زووتر نییە تۆفیق بەگو جەماعەتەکەی ئاو بەرانەوە فعلا هەروە بە ئاسانی مەجبورم 30 ساڵ خزمەت گاڵتەی لەگەڵ ناکرێت آخر خەڵکێکی زۆر تووشی گرانەتا و لەرزووتا و قوڕبەسەریە بن طبعا ئەی چۆن ڕێگایانەیت ڕەسوڵەکەنی بەگەم خاوەنی کۆشێ خێزانم دوژمنایەتی بە من ناکرێت فەرموو وەردانشە ئینفیکاکەکەم بنووسە ئەگەر بە زەحمەتیشی نازانی بنێرە لە ماڵەوە جانتاکەم بۆ بێنن من ئەڕۆ هەڵێم ئینفیکاکەکەم بنووسە دەی
فكرة فني شد باشا وشنابيت بقبري باوكم راسي خورا أنا جماعة من عليهم شتيك عليهم عليهم شي دعاء خواتي اللي بكينا كمال بك أمان بالفرح بابا أنا زار كتير هاويش أبي كوان شاري كوان غدابك بدا مسلم بلشك أولي الله كنت ما يفوتي نوكم أمينا يطلعني محمد بعشكرا خوش ڕەوتی ژیان بێهەوراز و شێو دەرکردنم لە وەظیفە ئەنجامێکی تروشتی بوو چونکە لەو ڕۆژەوەی ڕێگای حەقیقەتم گرت بۆ بەر چاوەڕوانی لەوە خراپ پیشمە کرد لەبەر ئەوە وەظیفەکە بەلامەوە ئەوەنە گرنگ نەبوو بەڵام ئەوەی کاری پێکردم و هەتا ماوم لە بیرم ناچێتەوە بۆ بەڕقێکی پیرۆز دەدەڵە بەڕێزینە سەر ڕای هەموو شتێک تۆفیق بەک بە نەویسی دەرەبەگایەتی بەڕێگرتن ايه اخوة حشري لي مثلا اخوة هەر وەک چۆن ئەو دیمەنەم لەبێر ناچوو بۆ بەڕقێکی پیرۆز دەدەڵما لەبێر سوپاسەسب بووە ئێستا دیمەنێکی تریش کە ئەویش هەر لە دەستبوونەوەی نییە ئەمەیان ئەوە بوو کە دیزانن ئێستا ئەوی پیشان بۆ جێڕمەوە ئینجا ئێوە خۆتان سەرپشک بن تێگرەوی بردەوە يمكن لي حمى علي نجس غير قلت ولا ماسي لا حمى علي فكرة فنية رنج أوي بأمانته وكاري خوجي بجك دڵنیابن تا مردن لەگەڵ حەقیقەتە غاربي